ڕاستیدا ئەوەی کە دەکرێت بەرامبەر گەلەکەمان بۆ قڕکردن و ڕەشەکوشکردنی گەلی کووردە بە جۆرەها چەکی شیمیایی و چەکی قەدەغەکراو بەرامبەر بە گەلەکەمان بەکاردێت لە هەموو جێگایەکەوەی کە دەبینین لە ساڵی 1970 چەکی شیمیایی بەرامبەر بە کیناڵەبجە بەکارات و بەرامبەر بە گوندەکانی سەوسێنان و لەگەڵ هەموو ناوچەکانی کوردستان بادینانە چەکی شیمیایی دەوڵەتی فاشیستی بەعس بەکاری هێنا، بەڵام لە هەمان کاتە قەدەغەی بە پێی یاسای نێودەوڵەتیەکان ئەمە قەدەغەیە. جارێکی تر ئەمە دووبارە نابێتەوە، بەڵام جارێکی تر لەسەر گەلی کورد ئەمە دووبارە بووە و لە هەمان کاتە ئەمە جێگەی شەرمەزاریە بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و بۆ یوێن و بۆ هەموو تەواوی نەتەوە یەکگرتووەکان و وڵاتانی زلهێز کە خۆیان بە دیموکراتی دەزانن، وڵاتانی ئەوروپا. من هەوا شەرمەزار دەکەم کە بێ هەڵوێستن لە بەرامبەر بەکارهێنانی چەکی کیمیاوی، کە شەید پەیام یەکێکە لەو شەیدانەی کە قوربانی چەکی کیمیاییە و بە شێوەیەکی دڕندانە چەکی کیمیایی بەکاردێنن و ڕەز و باخ و تەنانەت ئاژەڵ و باڵندە شێوەکانی ژەناو دەبن. ئەمە جێگەی هەڵوێستەکردنە پێویستە گەلەکەمان هەر هەموو بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ پشتیوانی لە گەریلا بکەین و جارێکی تر ڕێگە نەدەین کە چەکی کیمیایی بەرامبەر بە گەلی کورد بەکاربێت و دژی ئەوەش داوا لە گەلی عێراق و لە پەرلەمانی عێراق دەکەین کە هەڵوێستی جدیانە بێت. پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ بۆتە پێشەنگی داگیرکەر و لە پێشەنگایەتی بۆتە کەواسووری بەر لەشکر بۆ سوپای داگیرکەری تورک کە ڕێگری دەکات تەنانەت لە خواردن و پێداویستیەکانی دەرمان و ئەوانە بۆ گەریلا بچێت و لە هەمان کاتا ڕێگری دەکات لەوەی کە ماسک و دەرزی ژەهری کیمیاوی کە ڕێگە نادەبگاتە دەستی گەریلا. ئەمە بەڕاستی جێگەی شەرمەزاریە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە خۆیان وەکو حیزبێکی دیموکرات و حیزبێکی کوردی دەزانن پێویستە هەڵوێستی خۆیان بگۆڕن لە زووترین کاتە و پێویستە هەمومان شەرمەزاری ئەو چەکە کیمیایە بکەین و هەڵوێستی پەرلەمانی هەرێمی کوردستان و حیزبە کوردیەکانی باشووری کوردستان جێبێ لە بەرامبەر ئەم بەکارهێنانی چەکی کیمیاوی. دوژمنانی گەلی کورد کە بەرامبەر بە کورد پیادەی دەکەن و درێژەی پێدەدەن زۆر دووری نەخێنەوانێ ئەچین بۆ سەردەمی ئەنفال و بۆ سەردەمی هێرشی سەر سێوسێنان و هەڵەبجەی شەهید و چەندین ناوچە لە بادینان و ئەو منتیقانە. ئەوە مێژوویەکی ڕەشی داگیرکاری و دوژمنکاری گەلی کوردە کە درێژەی هەیە لەسەر جینۆسایدکردن و قڕکردن و لە ناوبردنی گەلی کورد. دیارە ئێستاشی لەگەڵا بێت کە زۆر جێگەی داخە کە دەوڵەتی تورکیای فاشیست لە دوای شکستێک لە دوایەکەکانی لە گارە و لە زاب و لە ئاڤەشین و لە ناو جەرگەی شارەکانی کوردستان لە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوادا تەواو شکستی هێناوە، لەبەرەوە هیچ دەرەنجامێکی نییە، لەبەرەوە پەنای بردۆ بۆ هێزە قەدەغەکراوەکان چەکە قەدەغەکراوە جیهانیەکان کە وەکو چەکی کیمیایی. ئێستا ئەو چەکانە بە شێوەیەکی زۆر با بڵێن ئازادانە، زۆر بێ لێپرسینەوە، زۆر بە بێمانایانە بەکاری دێنێ بەرامبەر بە شۆڕژگەڕانی گەلی کورد کە لە چوارچێوەی هێزی پەکەدا کۆبوونەتەوانێ. بۆیە ئەم مەسلەی هێرشە نەعەدالەتێک و نابەرپرسیارەتێکی ئەخلاقی نێودەوڵەتیش هەیە کە لە ئەست ئەو مەسلەیەدا چاو و دڵ و زمانی خۆیانیان بەستووە کە نەتوانن وەڵام بن بۆ دەوڵەتی تورکیا، چونکە بەرژەوەندەکانیان گرێدراویەکە. ئالێرەدا ئەوەی کە زۆر جێگەی با بڵێن سەرسامی و سەرسوڕهێنانە هێزەکانی باشووری کوردستان لە چوارچێوەی حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە پشتگیری دەوڵەتی تورکیا دەکات بۆ جینۆساید و لێدانی گەلی کورد کە ئەمە مۆدێلێکی تازەیە لە خیانەت و خۆفرۆشی کە ناتوانانی بەرجەستەی بکەی بەوەی کە چۆن تعبیر لەمە بکەی لە کاتێکدا کە گەل هاوکاری تێکۆشەرانی دەکات بە قیناع کە بیگەێنێتە وڵات پارێزەکان کە چی سێ دەکەی ئەوان زۆر بە شانازی و بڵاوی دەکەنەوە کە ئەم قیناع و ئەم فلتەرانیان گرتووە. ئەمە چیمان پێ دەڵێ؟ ئەمە پێمان دەڵێ کە ئەم هێزانە لە باشووری کوردستانە کەونتە خیانەتی کەوانەیە کە پاساوێک نەماوەتەوە بۆی کە ڕۆژ لە ڕۆژان ئەمانە ڕوو لە کۆمەلگەی خۆیان بکەن یا هەستێکی ئینسانی و اخلاقی خۆیانە بێ. بۆیە پێم وایە ئێستاکە دەوڵەتی تورکیا لە شکستی گەورەدایە بە چەکی کیمیاییش سەرکەوتوو نابێ، بەڵێ شەهید دەبێ، شەهید دەگاتەوە ئاستەی کە بە گیانی خۆی بە ژیانی خۆی بە هزری خۆی وڵات پارێزێکی بێکۆتا بێ، وڵات پارێزێکی بێ ئەنجامی ئەوە بێ کە ژیانی خۆی پارێزراو بکات، گەلە پارێزێ، نیشتیمانە پارێزێ، خاگە پارێزێ، ئەوەی کە تێگەشتێ و ڕسوا بێ فاشیزمی تورکی و خۆفرۆشانە.